لە یاری دەستپێکی هەفتەی 12 خولی ئەستێرەکانی عێراق دهۆک لە سەرخاچی خۆی و لە بەردەم هاندەرانی پێشوازی لە ئەمانەی بەغداد کرد. یاریەکە بە فیکەی ئەیاد زاحمینا بژوان دەستی پێکرد. دوای ئاڵوگۆڕکردنی هێرش لە نێوان هەردوو تیپ لە خولەکی 16 هیران ئازاد بە هەوڵێکی تاکە کەسی توانی بربەستی یەکسانی بشتێنێت و هەڵۆکانی چیاکان بە گۆڵ یەکەم پێش بخات. کوڕانی خاوەن ماڵ لە میوانەکەیان باشتر دەرکەوتن و بە چەند هەوڵێک ئامانجیان زیادکردنی جیاوازیەکە بوو، بەڵام تەنها ئەم لێدانە سەرەی سیابەن ئاگیت بووە مەترسی لەسەر گۆڵی ئەمانەی بەغداد. لانیوەی دووەم دهۆک جارێکی دیکە باڵا دەست دەرکەوتەوە، یاریەکی تاگلایەنەی ئەنجامدا. هیران ئازاد خەریک بوو بە گۆڵی دووەمی خۆی و یانەکەی لە یاریەکە بگات. مەترسی خستە سەر گۆڵی تیپی خاوەن ماڵ، بەڵام حەسەن عەباسی گۆڵپارێز ڕێگای نەدا جارێکی دیکە بە گۆڵ بگات. زولفەقار یونس دوای بەشداریکردنی لە دواخولەکان دەرفەتی زیادکردنی جیاوازەکەی لە پێش بوو، سوودی لێ نەبینی. هەمان یاریزان لە خولەکی 95 بۆ هۆکاری ئەژمارکردنی لێدانێکی سزا بۆ یانەکەی ژیار گۆڤەن بە سەرکەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ دهۆک دوو هێندە لێ کرد. یاریەکە با دوو گۆڵی بێوەڵام و با سەرکەوتنی دهۆک بە کۆتایی هات. هیران ئازادی یاریزانیانەی دهۆک بە باشترین یاریزانی یاریەکە دانرا. بەم شێوەیە هەڵۆکانی چیاکان بە 18 خاڵ و بە کاتی هەڵکشانە خانەی چوارەمی ڕیزبەندی. ئەمانەی بەغدادیش بە 11 خاڵەکەی لە خانەی 16 ڕیزبەندی مایەوە. بەهۆی یاریەکانی جامی نەتەوەکانی ئاسیا خولەکە دەوەستێت و تا چ ڕۆژی دیکە هەردوویانە یاریان نابێت. سێ محەممەد کەناڵی پێام.